ریورسمه که بیشان لی روژا آلا و پشمرگ کردستانه ده بیره وچو. روژا پنجشنبه 19 کانون پیشین، ریورسمه که بیشان بیهیل کفتا 26 سرماوزه، روژا پشمرگ و آلا کردستانه جه آلی استادا فرماندهی یا هزا پشمرگ این کردستانه و بی بشداری هجمارک جی اندامن ریبری، کادر و پشمرگ و مالباتن حزب دموکرات بیره وچو. ریورسم بیخراتین کرینا بشتر بویان جی آلی روچا شمسدینی، پیشکشکار ریورسمه دسپیکیر. پیشتر مصطفی مولودی، جیگیر سکرتر گشتی یه حزب دموکرات کردستان ایرانه بیهیل کفتا 26 سرماوزه، روژا پشمرگ و آلا کردستانه گوتارک پیشکش کر. مصطفی مولودی لی آخفتینن خویده باس جی روژا آلا و پشمرگ و 8 سال تکوشینا حزب دموکرات، بی تایبت لی 4 سالن در باس بوی و پیشتی یک گرتینا دموکراتان کر و اشاره بی هفدنبونا و یک گرتینه دیگل دست بکرینا شورشا جینایه کر. ناو بیری لی آخفتنن خویده باس جی پیوندیا حزب دموکرات و خلک کردستانه کر و راگیه گند که ایو پیوندیا بی کسک کوره، که رژیم ایرانه بی درجاهیا تمن خوی هولاج ناو بیری نودایه. لبرواجینی ها هر بی خوی لی ناو خلک ده ترواتی یک نینه و پیوندیا خلک و رژیم لی لواز یک تواف دیه. مصطفی مولودی لی بشک دینا آخفتنن خویده باس جی شوازا رفتار رژیم لی دوره بیری هفته اکتبر کر. و بالکشان ده سرویه که پیشتی هفته اکتبر ناوروکا رژیم ایرانه بی تواوی با همو جیهان اشکره بو و حتی خویا که او رژیم اکنینه که کس بچه بیوه بیده و گوت حتینه پیش روش ویها و درفت چکر که ام خوی با روژا گیرنگ و مزین آماده بیکن. مصطفی مولودی لی بشک دینا آخفتینن خویده اشاره بی رولا حزب دموکرات لی وکناخا هستیار دکر و گوت که اروشا نیهای دوره و روژیلاتا ناوین و یکی دیده سلیماندین که دی به ام خوی با هر جوره اگرک آماده بیکن و ایو بیتنه گوتینا حزب دموکرات نینه بلکو بویر و دیدن خویا و همو فاکترن که با نمانا دشیلاتا رژیمه که هوچنه نیحالی ایرانه دهنه. ناو بیری باس جی یک گرتینا حزب کردستانی کر و اشاره بیوه یکی کر که دما ام باس جی یک گرتینا دیکن امرانج اونینه که مهمویان یک حزر و یک دیتینگه هبه هبونا جداتیان پرسکیرک نینه بلکو دیبه با آواکرین هزک مزین با خبات و تکوشین و ارمانجنگ خواه. پوره فرمولک هفپار پیدا بیکن که خلق لی ناو خواه و لی شکمان و یکی جیمه دیخوازین و بی کیف خوشیه و. هر تیم حزب دموکرات با آواکرین وان خلن هفپار پیشنگ بویه و رولا ارنی هبویه. لی کناخا پیشتر ده سیرودک لیجر ناوه پشمرگه کردستان جی آلی رزدار کولام فاتحی و گیروپا سیرودا هزا پشمرگه و حتی پشکش گیرن. لیکوناخا پیشترده و وک رسم هر تیم حزب دموکراتا کردستان ایرانه لویا رز گرتن جی خبات و تکوشین وان هفرین کو 20 سال لی رفن حزب ده خدمت بگله خوی کرینه جی آلی رزدار کاوه بهرامی بر پرسه نوندا هزا پشمرگین کردستانه و حتینه پشکش گیرن. او هفرین کو لویا 20 سال تکوشین ورگرتن اوین. سیدی محمدی، بوداخ بوداخی، عارف ولزی، رفیق میری، عزیز حجی رحیمی، سلاح دشتی، سیامن شکهپور، محمد فتاحی، مریم چوکلی، اردلان کسروی و انور بیلکامه. لی بشک دین اره رسمه ده سیرودک لیجر ناوه کاکی پوش ایمجی علیه رزدار ریزگار شرفکندی و گیروپا سیرودا هزا پشمرگه پشکش بی آماده بوین رو رسمه و همو خاکی پوشن چپرا خباته حتی کرن. لی کناخه که دین اره رسمه ده جی علیه رزدار کریم فرکهپور بر پرس استادا فرماندهی حزب پشمرگه کردستانه و با ریز گرتن جهوکاری هنرمندان کولام فاتحی و ریزگار شرفکندی لوحه ریز گرتن پشکشی وان کرن. داوی بشاره و رسمه جی بی دیلان و گووندا کور و کچن گیروپا دیلان اجیلمو حتی خمیلاندن و رو رسم بی گووندا گیشتی یا خاکی پوشن دموکرات بی داوی هد. سەرماوەزە و مانگی هەرمان و بەفر و پێشمەرگەیە سەرفرازە ئەوەی خاوەنی ئەم بەرگەیە پێشمەرگەیە چ سەربەرزن ئەوانەی بەرکی پێشمەرگە دەپۆشن چ سەربەرزن ئەوانەی بۆ ئازادیگەل تێدەکۆشن سەرماوەزە و مانگی هیوا مانگی گۆڤەندی پێشمەرگە و چیایە مانگی لەدایکبوونی فیداکارترین ڕۆڵەی گەل و هەڵکردنی ئاڵایە
ئەمڕۆ ڕۆژی ئاڵا و واڵای کوردستان و پێشمەرگەیە. ڕەنگی ئاڵا ئاوێتەی بیر و هەزر و چەک و بەرگی پێشمەرگەیە. ئەوان ڕووگە و ڕەمزی گەل و دوانەی یەک داستانن، هیما و هیوا و شکۆ پێناسەی کورد و کوردستانن. ئەوان هیوان پێشمەرگەن، ئاوات و ئومیدی گەلێکی بندەستن. پیر و گەنجی وڵاتی من بە هیوا و هێزەوە پشتیان پێدەبەستن. ئەوان خاوەن ئیرادە و ئازا و بە بیر و باوەڕ و دەروەستن. سەرمەستی ئازادین، خاوەن شکۆن، خاوەن هەستن. لە ڕۆژی تەنگانەدا گڕ و گڕکانن بۆ گیانی دژ و دژمن. لە مەیدانی نەبەردیدا قەڵغانن بۆ پاراستنی گەل و وڵاتی من. جەنگاوەر و بەور ئاسا بوێر و خاوەن ورە و وزە و تۆڵەستێنن. ناسرەون ماندوو نابن ڕێدەپێون تاو ڕۆژەی مافی گەلم دەستێنن. بێباکن لە مردن ئەو دەمانەش کە لە جەنگدا شەڵاڵی خوێنن، لە ڕۆژی بەرگریدا بروسکە ئاسا تەلیسمی مەرگ تێک دەشکێنن. پێشمەرگەن مەزنن ڕۆڵەی خۆشەویستی گەلێکی زۆر لێکراون. مخابن گەلێک لەوان هەر بە بەرگەوە لە داوێن و کەژیچیا نێژراون. لەلایەن ستادی فەرماندەیی هێزەکانی زاگرۆزەوە بەخێرهاتنی بەڕێزان کاک مستەفا مەولودی جێگری سکرتێری حزب و کاک کاوە بەهرامی بەرپرسی ناوەندی هێزی پێشمەرگەی کوردستان و ئەندامانی ڕێبەری حزب و سەرجەم کادر و پێشمەرگە و میوانە بەڕێزەکان دەکەین. هەروەها بە بۆنەی هەشتامین ساڵوەگەڕی ڕۆژی پێشمەرگەی کوردستان پیرۆزبایی خۆمان ئاراستەی ئێوەی خۆشەویست و بەتایبەت بنەماڵەی سەربەرزی شەهیدان و هەموو ڕێبوارانی ڕێگای ڕزگاری کوردستان دەکەین. لە دەستپێکی ڕێوەڕەسبەکەمان داوا دەکەین لە بەڕێز کاک مستەفا مەولودی جێگری سکرتێری گشتی حزب کە تەشریف بێنن بۆ پێشکەشکردنی بابەتەکەیان. تکایە تەشریف بێنن. سڵاوتان لێبێ پێشمەرگە خۆشەویستەکان، پێشمەرگەکانی دیموکرات، پێشمەرگەکانی کوردستان، سڵاوتان لێبێ. سڵاوتان لێبێ هاوڕێیانی خۆشەویست، ڕۆژی ئاڵا و پێشمەرگەی کوردستانتان لێ پیرۆز بێ. سپاس بۆ ناوەندی فەرماندەهی و بۆ فەرماندەهی هێزەکانی زاگرۆز کە چەند جارە ئیفتخار بە من دەدەن کە لە ڕۆژی مێژوویی تێکۆشانی سیاسی کورد لە ڕۆژهەڵات و حیزبی دموکراتی کوردستانی ئێران من بەشدار دەکەن و شانازی ئەوم پێدەبەخشن کە لەگەڵ پێشمەرگە یادەکان بکەمەوە. ئەم بەشداری بۆ من شانازێکی گەورەیە و بەشێکە لە ژیانی پڕ لە ئیفتخاری پێشمەرگایەتی من. بۆیە زۆر 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 سپاس. ئەمڕۆ ڕۆژی ئاڵا و پێشمەرگەی کوردستانە. هەر بەم بوونەیەشەوە ئەم جەمعە تێکۆشەرە بە یەکەوە یادی دەکەینەوە و ئەم هۆنراوە و پەخشانە جوانەی کە لە پێشتردا بە مناسبەتی هاتنی هەمومان و بۆ بەخێراتن و کردنەوەی مەراسمەکە کوترا بە نەزەری من ئەمە لوبی مەطلەبی پێشمەرگە و نەقشی پێشمەرگە و گەورەی و سەروەری پێشمەرگەیە و کورد پێشمەرگەی بەو جۆرە دەناسێ کە لەو هۆنراوەیە داهاتۆ و بە حەقی شەروایە. ئێمە ئەم ساڵ قسە لە 80 ساڵە دەکەین. زیاتر لە 80 ساڵ دامەزرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران. 80 ساڵ ناو و عنوانی پێشمەرگە باسی ئاڵا و نزیک بە 80 ساڵ دامەزرانی کۆماری کوردستان لە سەردەستی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و پێشەوای حیزبی دموکرات. ئەمە بۆ هەمومان شانازێکی گەورەیە کە ئێمە ئەندام پێشمەرگە تێکۆشەری میلەتی کوردین لە حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا. ئەگەر بەو مێژووە پڕ لە ئیفتخارەدا بچین کە پڕە لە قارەمانەتی، پڕە لە ئازایەتی، پڕە لە خەبات، پڕە لە قوربانی، پڕە لە سەروەری، بۆ خۆی تۆمارێکی گەورەی دەوێت. نە ئەمڕۆ مەجالمان هەیە نەممچینە ئەوەش لە توانای منی پێشمەرگەی حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا بێ تا بەو جۆرە بە مێژووی پڕ لە شانازی 80 ساڵەدا بچمەوە. بەڵام پێم خۆشە سەرفەسڵێک
لە کار و تێکۆشانی حیزبی دموکرات لەو 4 ساڵەی ڕابردوودا بەحس بکەم لە ساڵی 1401 هەتاوی لە کەوتنەوەی سەریەکی دموکراتەکان حیزبی دموکرات کاری گەورەی کردو. ئەگەر کەسێک مێژووی حیزبی دموکرات بخوێنێتەوە زۆر سروشتیە کە چاوی لێداکات لە هێندێک نوقتە و زمانی تێکۆشانی دموکراتدا تێبینی هەبێ سرنجی هەبێ ملاحەزەی هەبێ تەنانەت ڕەخنەشی هەبێ کە بۆ تێکۆشەرانی دموکرات کە متەوازەن تێکۆشەرن خوێنگەرمن ئازانە بەڵام چۆنە نەیانتوانیوە بە یەکەوە مدارا بکەن. بەڵام یەک نقطەی مهم و مثبت کە بۆ هەمومان جێگای خۆشحاڵیە ئەویش ئەوەیە ئەگەر دموکراتەکان لە نقطەیەکی تاریخیدا نەیانتوانیوە بە یەکەوە ئیدامە بدەن بەڵام قەت ئەوەندە لێک دوور نەکەوتونەوە کە نەتوانن جارێک کە بە یەکەوە ئیدامە بدەنەوە. پس کەوایە کەوتنەوە سەریەکی دموکراتەکان ئومێدی بە خەڵکی کوردستان داوە قووەتی بە حیزبی دموکرات و بزوتنەوەی داوە و ئێمە تێکۆشەرانی دموکرات دەبێ ئەوەی پویا بکەین دەبێ ئەوەی قایم بکەین چون ئەمە بە قازانجی بزوتنەوەی سیاسی میلەتەکەمانە دڵی خەڵکەکەمانی پێخۆش دەبێ دوژمنی پێ دەلەرزێ و حیزبەکەمانی پێ بە قووەت دەبێ شانازیش نەسیبی خۆمان دەبێ. ئەمە نقطەیەکە دەستمان پێ کردووە کارێکی گەورەیە تەسیراتی گەورەی بووە بەڵام پویایی و بەیەکەوە کاری مخلسانە و متەوازەهانەکردن بۆ بزوتنەوەی سیاسی کول لە ڕۆژهەڵات و بۆ تێکۆشانی حیزبی دموکرات دەتوانێت زۆر دەستکەوتی گەورەترمان بدات. ئەمە وەزیفەی هەمومانە لەسەر شانی هەمومانە دەبێ هەمومان ئەوە جێبەجێکەین. ئەگەر غەیرەزەوە بکەین غەدر لە بزوتنەوەکەمان لە حیزبەکەمان لە خۆمان و لە کەرامەتی تێکۆشانی سیاسیمان دەکەین. نقطەیەکی دیکە کە پێم خۆشە ئیشارەی پێ بکەم بزوتنەوەی ژینە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە هاوکات یا هاوسەردەم لەگەڵ کەوتنەوە سەریەکی دموکراتەکە دیتمان خۆشانی خەڵک چه پەیامێکی گەورەیدا. ئەوڵەن میلەتی کورد خاوەنداری دەکات لە عەزیزەکانی لە کچەکانی لە کوڕەکانی لە خەواتکارەکانی لە مبارزەکانی. دووەمەن پەیوەندێکی قۆڵی سیاسی مەعنەوی لە نێوان خەڵکی کورد لە شەقام و تێکۆشەرانی سیاسی و لە نێویاندا تێکۆشەرانی حیزبی دموکراتی کوردستان. یعنی ئێمە دەزانین لانی کەم 47 ساڵە کۆماری ئیسلامی تا 4 ساڵ پێش ئێستا 43 ساڵ هاتە پێش ئەو کۆماری ئیسلامی هەویستویەتی بە شێوەی جۆراوجۆر فاصلەی نێوان خەڵکی کورد و هێزی سیاسی دا ببڕێ و بە جۆرێک لە جۆرەکان لە نێو کووردا جێگایەک بۆ خۆی بکاتەوە. بەڵام هەمووان دەزانین لە نێو ڕۆژهەڵاتی کوردستاندا لە نێو شەقامی کوردیدا لە نێو توێژەکانی کورددا جەمهوری ئیسلامی ئێستاش نەیتوانیوە جێگای خۆی بکاتەوە و نەشی توانیوە هێزە سیاسەکان لە نێو دڵی خەڵکی کورد و لە زاتی خەڵکی کورد دوور کاتەوە. ئەمە دەزانی چمان پێ دەڵێ یەکێکیانەوەمان پێ دەڵێ کە بەخۆشیەوە خەڵکەکەمان زیندووە خەڵکەکەمان ئاگایە خەڵکەکەمان تێکۆشەرە خەڵکەکەمان ویست و خواستەکانی خۆی دەناسێەوە دژمنەکەش دەناسێ. لەولایە پەیوەندی قایمی نێوان هێزە سیاسیەکان حیزبی دموکرات لەگەڵ خەڵک بە ئێمە دەڵێ لەگەڵەوەی شەرایەتی سیاسی و مەیدانی تێکۆشان هەم بۆ خەڵک و هەم بۆ تێکۆشەرانی دموکرات تایبەت بووە بەڵام پەیوەندی ئەم میلەتە لەگەڵەوە حیزبەی پەیوەندێکی قایمە پەیوەندێکی تۆکمەیە پەیوەندێکی مەسئولانەیە پەیوەندێکی دڵسۆزانەیە. لە چێوە سەرچاوە دەگری؟ لە دڵسۆزی حیزبی دموکرات لە خەمخۆری حیزبی دموکرات لە مەسئولبوونی حیزبی دموکرات بە نیسبەت پرسە سیاسی کۆمەڵایەتیەکان. ئەمە دەبێ ئێمە وەکو نوقتەیەکی مهم ببینین و یەکێک لە شتەکانی کە حیزبی دموکرات مەسئولانە لەو ماوەیدا عملی کرد ئەوەیە هەموو ئەم بزوتنەوە سیاسی فەرهەنگی کۆمەڵایەتی ئیجتیماعیانەی کە لە وڵات بە شێوەی جۆراوجۆر خەڵکی ئێمە پیادەی دەکات
حزبی دموکرات و خەڵکی کورد ئاوێتە یەکی کردووە تێکەڵی کردووە لێکی دا نەبڕیوە یعنی لە یەک کەلامدا بزوتنەوەی سیاسی حزبی دموکرات و حزبێکی سیاسی تێکۆشەرانی دموکرات وەکو پێشمەرگە و خەڵک لە شەقامدا یەک ئامانجە یەک هەدەفە کۆکردنەوەی ئەم هێز و قووەتە قووەتێکی گەورە بە بزوتنەوە دەدا لەو هەمووی مهمتر من لە قسەکاندا لە ئەوڵە کوتم افتخارم هەیە چەند جارێک هاتووم لە نێو پێشمەرگەکاندا بەحسەکەم کردووە ڕێککەوتنی نێوان ئێران و عێراق پەیامێکی تایبەتی بۆ ئێمە تێدا بوو حزبی دموکراتی کوردستانی ئێران بە لە بەرچاوگرتنی شرایەتی سیاسی توانا و زەرفیەتی تێکۆشەران و پێشمەرگەکان هەلومەرجێکی کە لە مەنتەقەدایە و ڕابطەیەکی قانونی و سیاسی کە لەو حاڵەتادا هەیە بە جوورێک لە جۆرەکان تەعاملی کرد کە ئەو وەختی کە ئێمە دەگەڵ هاوڕێیان لە نێو هێزەکانی پێشمەرگەدا قسەمان دەکرد لە ڕاستیدا هێزی پێشمەرگە بەجەمە نیگەرانێکی هەبوو و قسەشی هەبوو تێبینی هەبوو ملاحەزەی هەبوو سرنجی هەبوو و بە دیقەتەوە سەیری هەم هەڵوێستەکانی حزبی دموکرات و شرایەتی دەکرد و بۆ ئایندەشی دەڕوانی قسەکانیان تون دەکرد ئەمن کە زاهیری قەزیە هاوڕێیان بە جوورێک لە جۆرەکان بە نیسبەت قسە کار و هەڵوێست و سیاسەتی حیزب مەلاحەزان هەبوو قسەیان دەکرد بە خوێن گەرمیش قسەیان دەکرد باوەڕکەنە من لە ذاتی خۆمدا پێم خۆش بوو زانی بۆ لەبەرەوە هەستم دەکرد ئەم حیزبە چەندە خەڵکی زیندویە چەندە بە توانایە چەندە بە فکرە چەندە بە خەمی خۆی ڕابردووی تێکۆشانی نەقشی دەوری و لە نەهایەتدا وەزیفەیەکی کە لەسەرێتی دوای زیاتر لە 3 ساڵ ئێستا بە نەزەری من بۆ هەمومان دەرکەوتووە هەم ڕێبەری حیزبی دموکراتی کوردستان دروستی ئەمەل کرد هەم کادر و پێشمەرگە و تێکۆشەری دموکرات مقاومەتی گونجاوی کرد هەم ئێستا هەست دەکەی دەرفەتی دیکە دروست بووە کە هیوادارم بتوانین لەو دەرفەتە بە دروستی استفادە بکەین ئەمە چ بە ئێمە دەڵێ بە ئێمە دەڵێ حیزبی دموکراتی کوردستان بە ئەزمون و تەجروبەیەکی هەبووە پوختەیەکی گەورەی سیاسی هەیە پوختەیەکی گەورەی لێزانی حکمت مدارا بۆ ئەوەی قەزیەکان وەک ببینێ و لە نەهایەتدا دروست تەسمیم بگرێ ئێمە لەو حاڵەتەدا هەم توانا و زەرفیەتی خۆمان لەبەرچاو گرت هەم هەرێمی کوردستانمان لەحاز کرد هەم منتیقە قانونەکانی کە لە ڕەوابیتی نێوان دوو دەوڵەت یا چەند دەوڵەت لەبەرچاومان گرت هەم دەشمانزانی وەزعی سیاسی بە جوورێکە نە بەشتە سەختەکان ئینسان نابێ دەستەوەستان بێ دەتوانێت دەرفەتی دیکە دروست بێ لەو ماوەیدا حیزبی ئێمە دەگەڕ ڕعایەتکردنی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی ئەم ڕێککەوتنەی کە کرا لەسەری جێبەجێ بێ توانی سەربڵین بێتە دەرێ و بە نەزەری من ئێستا ئەگەر ئێمە بین کۆبوونەوەی تایبەتی بە نیسبەت مەوزوعی وا لەگەڵ یەکتر بگرین ئەم بە نەزەری من هیچمان ناچینەوە سەر قسەی 3 ساڵ پێش ئێستا ئەرێ چمان لێدێ ئێستا هەمومان دەڵێن دەبێت چ بکەین ئەوە دووسێ نقطەی مثبەتی تێدا یەکێکیان منطقی ڕێبەری دوو توانا و زەرفیەتی تێکۆشەران و کادر و پێشمەرگە و لە نەهایەتدا ئەو زەمینە مساعیدە سیاسیە ئامادەجێ بە خزمەتە بۆ تێکۆشان لە نێو خەڵکی خۆماندا هەتا 7 ئۆکتۆبری 2023 زاهیری قەزیە حکوومەتی کۆماری ئیسلامی هەم لە وڵاتدا هەم لە منتەقەدا هەم لە سەطحی جەهانیدا قسەی گەورەی دەکرد قسەی وای دەکرد کە هەستت دەکرد لە مەحافلی سیاسیدا بایەخی پێدەدرێ گوێی لێ دەگیرێ یا لانی کەم ملاحەزەی لەگەڵ دەکرێت بەڵام 7 ئۆکتۆبر و کاریگەریش 7 ئۆکتۆبر و شەڕی ئەم 1 ساڵی ڕابردوو لە منتەقەدا دەرکەوت جەمهوری ئیسلامی ئەوەیە کە کوردەکان بەگشتی حیزبی دموکراتی وەک یەکێک لە هێزەکان
ڕاستەکەی ناسی بووی کە ئەم ڕژیمە ئیوەی نییە دنیا بازی پێ بدە. ئێستا دوای 7 ئۆکتۆبر و شرایەتێکی کە ڕژیم هەیە، من نام هەوێ لەسەرەوەی زۆر تەوزیح بدەم و وەختی ئێوە زۆر بگرم، بەڵام دەزانین دەرفەتێک دروست بووە کە ئەم دەرفەتە بە ئێمە دەڵێ خەڵکی کوردستان، حیزبی دموکرات، تێکۆشەرانی سیاسی وەختێتی خۆتان بۆ ڕۆژی درەخشان ئامادە بکە. ئەمە بەخۆشیەوە لە حیزبی دموکراتدا و ئامادەجی هەیە. بۆچی؟ چون ئەزمون و تەجروبەیەکی گەورەمان هەیە، خەڵکێکی مەسئول، خەڵکێکی خەمخۆر، خەڵکێکی عەلاقەمەندمان هەیە. وە لە نەهایشدا بۆ خۆشمان ئامادەجیمان هەیە، توانامان هەیە، زەرفیەتمان هەیە. لەبەرەوەی ڕابردوومان، سیاسەتمان، تێکۆشانمان، ئەوەی کە دەیکەین بەخۆشیەوە لە تێکۆشاندا لە هیچ چۆنیە یەکێک لە ئێمە لە حیزبی دموکرات یا بەگشتی حیزبی دموکراتی کوردستانی ایران بڵێ ئەم بەشە لە حرەکەت و هەڵوێست و بزوتنەوەدا حیزبی دموکرات ئەم نوقتە تاریکە هەیە کە بەنسبەت ئەو نوقتە تاریکە بەنسبەت خۆی، بەنسبەت تێکۆشەرانی، بەنسبەت خەڵکەکەی مەسەلەن ڕەوانی منعکسی بکاتەوە. یعنی شەرم لە ڕابردووی بە هیچ وەسیلەیەک لە مێژووی حیزبی دموکراتدا بەتایبەت لەو چەند ساڵەیدا کە من دەڵێم نابیندری. خۆ ئامادە دەکەین بۆچی؟ بۆ ڕۆژانەی کە احتمالی هاتنە پێشیان زۆر زۆرە و هەر ئێمە نین وەکو دوژمن و مخالفی کۆماری ئیسلامی بیڵێن. سەیری هەمووان ئێستا سەیری ڕووداوەکان دەکەین، مۆزوعەکان هەڵدەسەنجێنین، جۆمان لە مفەسرینە پەیوەندی دەوڵەتان دەگەڵ ئێران، چاو لە وڵاتی ئێران دەکەین، هەر لە ناو خودی پێکاتەی ڕژیمدا ئێستا جۆمان لە قسەکان دەبێت. قسەی ئێستایان دەگەڵ 2 ساڵ پێش ئێستا و 3 ساڵ پێش ئێستا دەگەڵ یەکتر زۆر فەرقی هەیە. ئەمە ئەوەی کە تاوانبار دەکا خەتای مشکلاتی ڕۆژانە دەخاتە سەرشانی ئەمە نیشانەی ناڕێکی نیزامێکە بۆ ئێوەیە. فاسلەی نێوان خەڵک و نظام بە جووریەکە تەرمیمکردنەوەی ناکری. ئەگەر قرار بێت تا پێش 7 ئۆکتۆبر تا 2 ساڵ لەوەی پێش ڕژیم لە منتەقەیدا خاوەنی ئیقتیدارێک بوو، ئێستا دەبینین ئەم ئیقتیدارە نەماوە هیچ هەر حیسابیشی بۆ ناکری. لە نەهایەتدا ئەو خەتەرانەی کە لەسەرێتی جدیترە ئەمانە هەموویان مادام ڕژیم وایە ئەو دادانە یا ئەو بابەتانەی کە احتمالیان پێدەی کە بابە ڕژیمێک کە ئاو بێ ناتوانێت بمێنێتەوە لە موردی ئێراندا تەواو سەدق دەکە. پسکەوە ئێمە دەبێت ئەوە لە بەرچاو بگرین، بەڵام چ بکەین؟ خۆمان دەبێت بە قووەت بکەین. یعنی حیزبی دموکرات لە هەموو ئاستەکاندا، ئاستی پێشمەرگانە، ئاستی تەشکیلات و ڕێخستن، ئاستی پەیوەندی و دیپلۆماسی، یعنی هەموو ئەم شتانەی کە مەربوتە بەخۆی و جەسارەت بە خۆدان بۆ کاری گەورە دەبێت لە حیزبی دموکراتدا هەبێ. بە خۆشیەوە حیزبی دموکراتیش ئەو ئامادەژێک هەیە، مەیدانیەن هەیە و بە بەرنامەش دەمهەوێ لێرە بڵم بە خۆشیەوە ڕێبەری حیزبی دموکراتی کوردستانی نانش بێ بەرنامە نییە. بە بەرنامەیە و هیوادارین لە وەختی خۆیدا هەموو بەرنامەکان بەو جۆرەی کە ئێمە داماڕشوە پیادەی بکەین و ئەوەش دەزانین خەڵک پێشوازی لێ دەکا، هێزی پێشمەرگەی کوردستانیش بۆی ئامادەیە لە پەیامی ئەو ماوەی سکرتێریشدا شتێکی ئاوە خۆشبینانەمان دیت. ئێمە پێمان وایە بەڵە بزوتنەوەی کورد دەگەڵەوەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران جایگای تایبەتی هەیە. ئەوە نەک ئێمە وەک خۆمان دەڵێن، بەڵکو هێزی سیاسی دیکەش کە دەگەڵی دادەنیشی ئاوە سەیری حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەکە. لەو ڕۆژانەدا ئێمە میوانمان هەبوون حیزبی جۆرا و جۆر و بە پێچەوانە میوانی حیزبی دیکە بووین. باوەڕ بفەرمون لە لانی کەم من لە 3 جیان لە خەتمەت هاوڕێیان و هەیئەتی حیزبیدا بووم، یعنی ئەوەندەیان باز لە حیزبی دموکرات دەکرد. حیزبی دموکرات مەسئول، حیزبی دموکرات سیاسی، حیزبی دموکرات بەڕابردووی جوان، حیزبی دموکرات بە خەڵکی مەردبوو، یعنی پەیوەندی مستەحکەمی نێوان خەڵکن. ئەنی لە جێیە کوتم بریە ئەمە قسەکانی خۆمان بدەین بە ئێوە ئەو قسانەمان بۆ بکەن، چون ئەوەی ئێوە دەیڵێن لە زمانی ئێوە جوورێکی دیکەیە بۆ حیزبی دموکرات. پس حیزبی دموکراتی کوردستان ئەم جایگایە. بەڵام
ئێستا بزوتنەوەی کورد وەک زمانی کۆماری کوردستان یەک حیزبی سیاسی هیدایەتی ناکە، زەریانی دیکەشی هەیە. لەو ڕابەتەیەشدا حیزبی دموکرات دەرچی بەو مەسئولیەتە و بەو موقعیەتە کردووە، بۆیە بەدەستی حیزبی دموکرات زمینە خۆش بووە بۆ ئەوەی هێزە سیاسیەکان لە کوردستانی ئێران یا لە ڕۆژهەڵاتی کوردستان بە یەکەوە بتوانن بە نقطەیەکی تەفاهم ئەوەی خەڵکی کورد پێی خۆشە بەوە بکەن. ئەمە ئەوەی کە کراوە بە مەسئولیەتەوە دەڵێم تەنیا حیزبی دموکرات دەتوانێت لە ڕۆژهەڵاتی کوردستان بیکە. ناوەندی هاوکاری حیزبەکان حیزبی دموکراتی کوردستان دروستی کرد، ناوەندی دیالۆگ کە ئێستا هاوڕێیانمان هەیئەتمان هەیە کاری لەگەڵ دەکا دیسان هیمەتەکەی حیزبی دموکرات بوو، حیزبەکانی دیکە حەولیاندا، بەڵام لە ڕاستیدا هەموویان چاویان لە حیزبی دموکرات بوو. وەختێک حیزبی دموکرات کاری کرد بۆ ئەوەی زمینەی ئەم قسەکردن و دیالۆگ و بە یەکەوە دەبێت بڕەخسێنین چون ئەوە پێویستی سەردەما، هەموویان بەخۆشیەوە بە بانگاوزی حیزبەوەهاتن. یەک نقطە هەیە کە پێم خۆشە لێرەدا بیڵێ ممکن شتەکەش درێژ بێتەوە دەبورن، ئەویش ئەوەیە ئێمە جاری وایە پێمان وایە مەسەلەن هەموو حیزبەکان دەبێ ئەگەر وەک ئێمەش فکر نەکەنەوە نزیک لە ئێمە فکر بکەنەوە. ئەی باش ئەگەر وایە هەمومان دەبینە حیزبێک یا زۆر حیزبی لێک نزیک، بەڵام وادام حیزبی سیاسی جۆرا و جۆر هەیە، ئەفکاری جۆرا و جۆری هەیە، خوێندنەوەی جۆرا و جۆری هەیە بۆ ئیدارەدانی وڵات، بۆ ژیان و مەئیشەتی خەڵک، بۆ جۆر و سیستمی حکوومەتداری، پس کەوایە جەریانی جۆرا و جۆرن، دەبێت فۆرمولی مشتەرەک ببینێەوە، فۆرمولی هاوبەش بینەوە. حیزبی دموکراتی کوردستان ئێران بە تەوازۆ ئەوە لەوە دەگەڕێ. حیزبی دموکرات نایهەوێ هیچ حیزبێک ببێتە حیزبی دموکراتی کوردستان ئێران، دەیهەوێ زمینەیەک دروستکە کە حیزبەکانی دیکەش دەگەڵ حیزبی دموکرات ببنە بە قووەتێکی گەورەی سیاسی بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان تاوەکوونێ کورد خاوەنی یەک پەیام بێ. ئەوە خەڵکی کورد لە شەقام دەیەوێ. ئەمەش مادام حیزبی خەڵکین، هێزمان لە خەڵکە، پێشمەرگەمان لە خەڵکە، توانامان لە خەڵکە، باوەڕمان بە خەڵکە، گەورەییمان ئی خەڵکە، چون ئەوەی هەمانە خەڵک پێداوین، یعنی ئەوەی لێرەینا هەموو کوڕ و کچی خەڵکە سەخاوەتمەندانە منی ڕێگای کردو پەیوەست بووە بە ئەندامی حیزبی بۆت بە ئەندامی حیزبی دموکرات، بۆت بە تێوکۆشەری دموکرات، بۆت بە پێشمەرگەی دموکرات. پس کەوایە ئێمە هەچی هەمانە لە خەڵکەمانە، مادام وایە پس دەبێت پەیامی خەڵک وەرگری، پەیامی خەڵکەوەیە. پاشانیش دەمانەوێت قووەتی گەورە بین تا بتوانین لە دەرفەتەکان استفادە بکەین. بۆ قووەتە گەورەش حیزبی دموکرات ئەوەی دیوە بە تایبەت لە پەیامێکی مهمی ڕوحی شابێ دکتۆر قاسملووی استفادەی کردووە. ئەوانەی بە دوواداچوونیان کردووە یا قسەکانی دکتۆر قاسملوویان خوێندوێتەوە، متالعەیان کردووە، گوێیان لێگرتووە، لە جێیەک زۆر سەریح دەڵێ 1000 دۆست بۆ بزوتنەوەی کورد کەمە، بەڵام یەک دوژمن یانەیار زۆرە. پس کەوایە مادام ئێمە قوتابی گەورە پیاوێکی ئاوین و ئەو دوژمنایەتی نەیاری ئەوەندە پێ خراپە، حتا یەکێکی یەک دانش پێ زۆرە، ئەمە دەبێ هەم سای بکەین هەمووان کۆکەینەوە، کە کۆیان دەکەینەوە دەبێ دابنین ئەوانیش تێ فکری خونی خۆیان هەیە، ئەوانیش قسەی خۆیان هەیە، ئەوانیش نەزەری خۆیان هەیە. جا ممکنە جەریانێکی سیاسی 5 ساڵ پێش ئێستا، 10 ساڵ پێش ئێستا، 15 ساڵ پێش ئێستا کە بە جوورێکی دیکە خوێندنەوەی لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان، لەسەر حیزبی دموکرات، لەسەر تێکۆشان بووە، قسەیەکی کردبێ. ئێمە 15-20 ساڵ پێش ئێستا کە بەیەکەوە نەبوون جار هەچەند هەردووک لە ڕعایەتی وەزعەکەی هەر کردووە، بەڵام قسەی وامان دەکرد لایەکە دیکە پێی خۆش نەبێ، بەڵام ئەخە ئێستاکانە پێکەوەینە. ئێمەش تا دوێنێ ئەگەر حیزبێکی سیاسی بە جوورێک لە جوورەکان قسەیەکی کردووە کەمە پێما خراپە و خراپیش بووە، بەڵام ئێستا دەگەڵ ئێمە دەیهەوێ کاری جەمعی بکە، کاری گروهی بکە، بەڵکو بتوانین قووەتێکی گەورە بین. ئەمە لە شەرایەتێک داین دەرفەتی گەورەمان بۆ ڕەخساوە. ئەو دەرفەتە گەورەیە لە وڵاتی مە زەمینەی هەیە، لە ڕۆژهەڵات زەمینەی هەیە، ئێستعداد هەیە و دنیای دەرەوەش بە جوورێکی دیکە سەیری کۆماری ئیسلامی دەکە. ئەگەر
تا چەند ساڵ پێش ئێستا بە ئاشکرا ئەوانەی نەیاری کۆماری ئیسلامی بوون یا نەخشی کۆماری ئیسلامیان خراپ لە منتەقەدا لێک دەداوە زۆر سەریدایان کرد ئێمە دەمان هەوێ ڕەفتاری کۆماری ئیسلامی بۆڕی نەک کۆماری ئیسلامی بەڵام بە نەزەری من ئێستا بۆ کەم کەس ئەوە ماوەتەوە ئەگەر دەوڵەتێک ئەگەر جهەتێک ئەگەر هێزێک ئەگەر جەریانێک ئەگەر کەسایەتێک دەی هەوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمنیەت هەبێ دەبێت سەبەبە نائەمنیەتەکان لابەرێ سەبەبی نائەمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆماری ئیسلامی ئێرانە بە ئیسلاح و بە چاککاری و بە ڕێفۆرم و بەولا ماهیەتی ئەو ڕزیمە ناگۆڕێ وە کارە خراپەکانیش تەواو نابێ پس کەوایە ئەمنیەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دموکراسی لە منتەقا پێگەیشتن بە حقوقی جۆرا و جۆری میلی نەتەوەیی نیشتمانی هەر پێکاتەیەکی کە حسابی دەکەی لە ڕاستیدا بە نەمانی کۆماری ئیسلامیە پس کەوایە وەختی ئەوە هاتووە ئەو دەرفەتە رەخساوە ئێمە بۆ قۆناغێکی تازە کە دروشمێک ما ساڵی 1360 لە کۆنگرەی پێنج داوە بڕوخێ کۆماری ئیسلامی ئێران دەبێت ئەوەی بەرزکەینەوە لەسەرەوە کار بکەین و حیزبی دموکراتیش بۆ ئەوەی هەم ئامادەجی هەیە هەم ئیستعدادی هەیە و هەم لە ڕاستیدا کارێکی دروست دەکات ئەگەر لەو پەیوەندێدا جهەتێک کەسێک هات لە جێیەکی خۆلاسە کۆمەجی کرد بە نەمانی کۆماری ئیسلامی زۆر تەبیعیە هێزە شۆڕژێرەکان و دژی کۆماری ئیسلامی دەبێت یاریدەی بدن جارێکی دیکە ڕۆژی ئاڵا و پێشمەرگە و لێ پیرۆز دەکەم داوای ساغ و سلامەتی دەکەم هیوادارین هەمووان سەربڵند و ڕووسور لە نێو خەڵک و جامعەی خۆماندا بە ئیفتخارەوە بڵین ئێمە بۆ ماوەی 50 ساڵ تێکۆشەر و پێشمەرگەی کورد و حیزبی دموکراتی کوردستانی نامی پیرۆستان بێ سپاس سپاس بۆ بەڕێز کاک مستەفا مەولودی پێشەکی پیرۆزبایی 26 سەرماوەست ڕۆژی ئاڵا و پێشمەرگەی کوردستان پیرۆزبایی لە هەموو نەتەوەی کورد بەگشتی و کادر و پێشمەرگە قارەمانەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەکەم هیوادارم هەمیشە سەربەرز و سەرفەراز بن ڕۆڵی پێشمەرگە لە نێو کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕۆڵێکی زۆر گرینگە دەتوانین بڵین پێشمەرگە بۆ تەناسنامەیەک بۆ نەتەوەی کورد پێشمەرگە ئەوڕۆکانە نێوێکە کە لە میدیا جیهانیەکان لە کۆڕ و کۆبوونەوە نێونەتەوەیەکان باسی لێ دەکرێت هەر بۆیە پێشمەرگە ئەو کەسەیەکە حازرە بە گیان و ماڵ و تەنانەت ڕۆحی خۆشی فیدا بکە بۆ نەتەوەکەی بە بێ هیچ بەهایەک بە بێ هیچ چەشمداشتێک لەوەی کە پێی بدرێ جا بۆیە پێشمەرگە بەڕاستی دەتوانی بڵێن ڕۆڵێکی گرینگی لە خەبات و لە فەرهەنگ و لە کولتور و لە هەموو شێوەکانی ژیانی کۆمەڵایەتی خەڵکی کووردا ئێستاکانە هەیە من منسوور مێرامۆز خەڵ کرماشان پێشمەرگە حیزب دموکرات کوردستان ئێران بەبوونەی هاتنی ڕۆژی 26 سەرماوەز ڕۆژی پێشمەرگە و ئاڵا پیرۆزبایی خۆمان و تەمام پێشمەرگە و کادر و پێشمەرگە خۆشەویستەکان و تەمام خەڵکی بە شەرەفی ڕۆژهەڵات دەکەین هێواز سەرکەوتنمە لەم بەشە لە ڕێوەڕسمەکەمان گوێبیستی سرودێک دەبین لە ژێرناوی پێشمەرگەی کوردستان کە لەلایەن کاگوڵان فاتحی ئامادە کراوە تکایە تەشریف بێنن پێشمەرگەی کوردستان چالاکێ ئازا و دلێر و بێباکێ پێشمەرگەی کوردستان چالاکێ یان فیدا بۆ ئاو خاکێ پێشمەرگەی کوردستان چالاکێ پێشمەرگەی کوردستان چالاکێ یان فیدا بۆ ئاو خاکێ دژی کۆیلاتی و هەژاری بۆ سەربەرزی کورداواری دژی کۆیلاتی و هەژاری بۆ سەربەرزی کورداواری تێدەکۆشن بۆ ڕێزگاری بۆ ئازادبوونی یەکجاری تێدەکۆشن
هزاری پشمرگ کردستان چالاکه پشمرگ کردستان چالاکه پشمرگ کردستان چالاکه یم پیدا بو آو خاکه سر لری مافی انسانا و آزادی کردستانا سر لری مافی انسانا و آزادی کردستانا پشمرگ رمزی هرمانا همای باور رو ایمانا پشمرگ رمزی هرمانا همای باور رو ایمانا پشمرگ کردستان چالاکه پشمرگ کردستان چالاکه یم فیدا بو آو خاکه پشمرگ کردستان چالاکه آزاد رو بباکه پشمرگ کردستان چالاکه یم فیدا بو آو خاکه زور سپاس سپاس بۆ کاک غوڵام فاتحی. من شیلانی پوریانم خەڵکی ماباتم بە بۆنەی هاتنی ساڕۆژی ئاڵا و پێشمەرگە پیرۆزبایی لەسەر جەمکادر و پێشمەرگە خۆشەویستەکانی دموکراتی کوردستانی ئێران دەکەم. هیوادارم ساڵی داهاتوو ڕۆژی ئاڵا لە نێو خۆی وڵاتی کوردستانێکی ئازاد بەڕێوە بەرین. من سەمیرا ئەڵڵاهیاریەکێک لە پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە بۆنەی 26 سەرماوەز ڕۆژی پێشمەرگە و ئاڵا پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم کادر و پێشمەرگەکانی حیزبی دموکرات زیندانیانی سیاسی و بە تایبەتی بنەماڵەی سەربەرزی شەهیدان دەکەم. ڕۆژی پێشمەرگە واتە 26 سەرماوەز ڕۆژی ئەو پێشمەرگە بەهێزە و بەورە و بەبیر و باوەڕانە کە لە پێناو نیشتمانەکەیان کەرامەت و ئازادی حازرنگیانی خۆیان بەخش بکەن و هاوکات ڕۆژی 26 سەرماوەز ڕۆژی ئاڵای کوردستانەکەمان کە هیوادارم هەمیشە شەکاوە بێت و ساڵی داهاتوو 26 سەرماوەز لە کوردستانی خۆمان بین. ڕێکە و دنیا ڕۆڵەی شاخەم چەکی بەرگریم لە شانە سنوور سنوور بێ پشودان ڕێبازم ڕێ تێکۆشانە ڕێکە و دنیا داگیرکەران دەترسن لە ڕەوتی شادی پێشمەرگە بڕیاری داوە دەبێ بگات بە ئازادی. لەلایەن ناوەندی هێزی پێشمەرگەی کوردستان ڕێز دەگرێت لە 20 ساڵ خەبات و تێکۆشانی هاوڕێیان سعدی محەممەدی، بداغ بداغی، عارف وەلەزی، ڕفێق میری، عەزیز حاجی ڕەحیمی، سەلاح دەشتی، سیامەند شێخەپور، محەممەد فەتاحی، بە نوێنەرایەتی مریەم چووکەڵی کوردستان پوڕەحمەدی، بە نوێنەرایەتی ئەردەڵان خوسرەوی کاک ئیسماعیل ئەرجومەندی بەرپرسی مەڵبەندیەکی کوردستان، بە نوێنەرایەتی ئەنوەر بەڵکامە کاک ڕەحمان سکوڵی. تکایە تەشریف بێنن. هەروەها داوا لە بەڕێز کاکاوە بەهرامی بەرپرسی ناوەندی هێزی پێشمەرگەی کوردستان دەکەین تەشریف بێنن بۆ پێشکەشکردنی لەوحی 20 ساڵەی خەباتی هاوڕێیان. تکایە تەشریف بێنن.
سپاس بۆ بەڕێز کاکاوە بەهرامی. مصطفى بیرانوندم، منال خرم‌آبادم. سال روز 26 سرماوز یا 26 آبان ماه سال روز آلا یا هر پرچم روز پیشمرگه و تمام کادر پیشمرگگان طرفداران اعضای حزب دموکرات مخصوصا زندانیان سیاسی تبریک هم موشم. امیدوارم از سال یعنی هر این موقع جشن ولات خودمون بود، شهر خودمون هر اینا بگیریم. امیدوارم سربرزی کل کردستان. من صادق مستا وەکو پێشمەرگەیەکی حیزبی دموکراتی کوردستانی ئێران پیرۆزبایی خۆم ئاراستی هەموو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران و هەروها زیندانیانی سیاسی ئەندام و لایەنگران و هەروها بنەماڵی سەربەرزی شەهیدان دەکەم و ئاواتەخوازم کە ساڵی داهاتوو کە بۆنەی داهاتوو 26 سەرماوز لەژێر ئاڵاوی شەکاوەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و هەروها کوردستانەکەمان لە نێو خۆی ڕۆژهەڵات پێشکەش بە خەڵکی ڕۆژهەڵاتی بکەین. بەڕێزان، لە بەڕێوەبرنی بەرنامە ڕێوەڕسمەکانماندا دوو هاوڕێمان کاک ڕزگار شەڕەفکەندی و کاک گوڵام فاتحی هەردەم هاوکارمان بوون و بەم بۆنەوەش لەلایەن ستادی فەرماندەیی هێزەکانی زاگرۆزەوە لەوحی ڕێزلێنانیان پێشکەش دەکرێت کە داوایان لێ دەکەین فەرمن بۆ وەرگرتنی لەوحی ڕێزلێنان. کای تەشریف بێنن. داوا لە کاکەریم فەرخەپور بەرپرسی ستادی فەرماندەی هێزەکانی زاگرۆز دەکەین فەرمون بۆ پێشکەشکردنی. تکایە تەشریف بێنێت. سپاس بۆ بەڕێز کاکەریم فەرخەپور. من ئاڵاکەی خوسرەوی لە شاری سەقزەوە لەسەر چیە سەرکەشەکانی کوردستانەوە لە نێو دڵی سنگەری مەتەرێز و شەرەفدا سڵاوێکی بەتین و بەگڕ پێشکەشی هەموو ڕۆڵە نەترس و چنگ بەگڕەکانی خاکی پۆش دەکەین. ئەمڕۆکە کوردستانی ڕۆژهەڵات بێپسانەوە چاوەڕوان و تامەزرۆی هاتنەوە و دیتنی ڕۆڵی نیشتمانە تا ڕیشەکانی زوڵم و زۆر لە کوردستاندا هەڵقەنێ و ببێتە چقلی چاوی دوژمنان و نەیارانی کوردستان. هیوادارم جێژن و ئاهەنگی ئەم ڕۆژە پیرۆزە لە نێو دڵی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستاندا بە دڵێکی خۆش و تێکڕایی هەموو خەڵکی کوردستان نوێ بکەینەوە. هیوادارم ئاڵای کوردستان
هەر شەکاوە بێت تا ڕۆژی گەیشتن بە ئازادی. سلااو ڕێزێ من هەیە بەخێرهاتنەوە هەمویان دەکەم ئەس گوڵێ بەدری خەلکی منتەقە خۆی پێشمەرگی حیزبە دموکراتم وێ ڕۆژەهانەی ڕۆژە 26 سەرماوەزێ پیرۆزبایی لە تەمام خەلکی کوردستانی بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستانی دەکەم هێویدارم ئەم هەموو بەهێز و شانەخوا لەسەر ڕێچکە و ڕێبازە حیزب و دموکرات بە تایبەت دکتۆر قاسم لەو بمینن و دیسان ئەو ڕۆژەی پیرۆزبایی لە تەواو خەلکی کورد دەکەم و هێویدارم هەمیشە سەربەرز و سەرفراز بمێنن هەر بژی ئاڵای کورد و کوردستان. لەم ڕگەیەدا سرودێک لە ژێرناوی خاکی پۆشم کە لەلایەن کاگڕزگا شەڕەفکەندی پێشکەشتان دەکرێت کایە تەشریف بێنن. دەشتو دەرم ڕۆڵەی تێکۆشەرم شاهەڵۆی دەشتو دەرم من ڕۆڵەی تێکۆشەرم دژمەرگەم جەنگاوەرم پێشەوا تاجی سەرم پێشەوا تاجی سەرم قاسم لویا ڕێبەرم قاسم لویا ڕێبەرم لەدوژمنی مابەرۆش خاچی پۆشم خاچی پۆش لەدوژمنی مابەرۆش خاچی پۆشم خاچی پۆش بەخاشی پیرۆزم بەگڕی سووری نەورۆزم سوێن بەخاشی پیرۆزم بەگڕی سووری نەورۆزم بە چوار پارچەی ئاوۆزم تا سەر بەخۆی هۆزم تا سەر بەخۆی هۆزم بۆ وڵاتم دڵسۆزم بۆ وڵاتم دڵسۆزم داخەبا دەبم سەرخۆش خاشی پۆشم خاشی پۆش داخەبا دەبم سەرخۆش خاشی پۆشم خاشی پۆش ئازادیە ئارەزوم من ڕێبازێکی زیندوم ئازادیە ئارەزوم من ڕێبازێکی زیندوم سەربەرزم بەڕابردوم چەقڵم لە دوژمن ڕاچووم چەقڵم لە دوژمن ڕاچووم من پێشمەرگەی قاسملوم من پێشمەرگەی قاسملوم دوژمن دەهێن ماژنۆش خاشی پۆشم خاشی پۆش دوژمن دەهێن ماژنۆش خاشی پۆشم خاشی پۆش فدای وڵاتم دادەگەم بە ئاواتم من ژیان فدای وڵاتم دادەگەم بە ئاواتم هەتا دەم بێ نەجاتم پێشمەرگەی ڕۆژهەڵاتم پێشمەرگەی ڕۆژهەڵاتم من قەڵای دێموکراتم من قەڵای دێموکراتم پێش بە چاش و خۆفرۆش خاشی پۆشم خاشی پۆش پێش بە چاش و خۆفرۆش خاشی پۆشم خاشی پۆش من جێماوی کۆمارم هاوڕێی تەنافدارم من جێماوی کۆمارم هاوڕێی تەنافدارم ئازادیە هاوارم هەتا دەبێ ڕزگارم هەتا دەبێ ڕزگارم دێموکڕاتی کۆمارم
بۆشم خاژی بۆش بۆ شەهید ئەبەم کڕنۆش خاژی بۆشم خاژی بۆش وانەزانی من دیلم ژێر دەستەم و زەلیلم وانەزانی من دیلم ژێر دەستەم و زەلیلم پێش بە پەستی و ڕەزیلم هەڵۆی لوتکەی خەندیلم هەڵۆی لوتکەی خەندیلم دێش بە عەبا و مەندیلم دێش بە عەبا و مەندیلم خاشی لەبەر کاتۆش خاشی بۆشم خاشی بۆش خاشی لەبەر کاتۆش خاشی بۆشم خاشی بۆش سپاس بۆ کاگرزگار شەڕەفکەندی دوابڕگەی ڕێوەڕەسمەکەمان تابلۆیەکی هەڵپەڕین دەبێ کە لەلایەن گروپی هەڵپەڕکێژی لەمەوە پێشکەشتان دەکرێت کایە تەشریف بێنن
سپاس بۆ گروپی هەڵپەڕکێژی لەمۆ جارێکی دیکە پیرۆزبایی خۆمان ئاراستێ هەموو لایەک دەکەین و سپاسی هەموو ئەو ئۆرگانە حیزبیانە دەکەین کە لە بەڕێوەبەری ئەم ڕێوەڕەسمە یارمەتی دەرمان بوونە زۆر سپاس سەرکەوتوو بن من كردم كرد براسم كرد عيات يا ما باستم تجينا يار دواستم تعرشي بلا داستم توش كارت كرد هاستم تاوي توش دبراستم رو نبي كوادر وستم ظلمنا ولا مصطم عيلة دوري تويا بصم ليلو خمار ومصطم قلب قلت دباستم بيدلت مشكاستم قرب فرمي خصنا يصنع بك من عصتم تجيني يارب واسطم بيخمشينا مدستم عينا رشي ليش اصلا شوف ده شعر وعالبسطم ايش بيتو يا الرسطم شوي كاروش دنوستم ويا يستاش بياستم بيدان جو هستو خصتم ورما وهستو نصتم شاوي دو لبي خصتم شاواني شاوروانين دنيا دوي كامو كاستم خود فرموت همو كاستم يستابوت شي نناستم عيدلي خلي بارسم نقصاني شن بيبصم يرد لا دال عاصم قدلمت لين اخوصتم خوابو من عراستم بميزان وخواستم وجيري من كاستم تصبيق دوي من خلاصتم دو اصلي شيخ كاوي صوداي تعيل ولاوي تداري هالخراوي تملي كردم كراوي هراني دار جاوي وقلمي دا سراوي دو توري ولا باي كهي وربي كان ياوي ديري راكراوي لدغينا يا دراوي عياسكي بنزخريناوي خود مسيري خود داوي يستابوت سيرانزاوي فقا صبلين توراوي سيبو آوا غوراوي بوسين دبوزاوي مرحبا الصلاوي دلي زادو لكفاوي وشيرني بيناوي من فرادي توصاوي من مزنوني شعراوي ليلي لد الخصاوي شرمي تو تاجر ساوي من ديوانا لتاوي من يوسفي من داوي دو سليخة خوشناوي دو بدني انا ساوي لمي جودات صصفاوي عاشق كشتان راوي بلغي تو مركراوي عصوي زرت القراوي دو تشكي خورتاوي عيلة غي من دار ماوي وقالا هالكراوي دو خنديني سخاوي بردوني راوستاوي دو خنديني سخاوي هالقردي راوستاوي تبقي عشي بفراوي هاوي خراي سوماوي كشكش ببالاي توبي الشعري بونداناوي نازاني سوخ الخاوي جواني قرد المراوي نازاني سوخ الخاوي جواني قرد المراوي قارن قرد مكاريا دلم برلجاريا عيبي دلو دلداريا يهوبا وهواريا دو اشقد بياريا يتبقى طوزاريا يشوت شاوت جاريا كاري خود بيعاريا ريني دلان ساريا بسكا دو خنباريا جوان كاري منزاريا روج بيقراريا اشقد كان يعبي سردا كالصي دلزاريا طلعوا لك الريبيني ريزي دايما ديمهيا وريبيني بختياري اجبت تعريبنيا كاكا نشواني نمدوش بليعني تساوي ميا نود لي رقرانا عيبو ما بسندي عياران هو قريشيبم زاريتو يا طلابا عياران هو قريشيبم زاريتو يا طلابا
بێ